آخر جێی سەرنجە، یعنی کابرانە عسکەریە لە پێشمەرگایەتی کردووە، نە لە بەشدار بوو لە شەڕێکی ئیسلامیان، هەرچەندە ئیسلامی بەرامبەر بە پارتی شەڕی نەکردووە، مەجموعەی تەوحیدەکە نەبێت کە کەوتنە بەردەستیان و پارتی زیندە بەچاڵی کردن. 17 کەسی لێ خستنە یەک گۆڕۆ بە ئەمری مەسعود بەرزانی شخصی خۆی. مەلا عەبدولغەنی و کۆمەڵە مەلای شەریفی تری هەولێر چوون بۆ لاویتیان برا ئەمە لە زمانی حیزبی باسا ڕووی داوە. آخر على الأقل دەریان بێنینەوە بیانکەین بە یەک قەبر وەکو بەشەر وەکو عورفی ئیسلامی دینەهارە بێت لە یەک قەبرە. جا بزانە خوای گەورەکە ویستی یەکێ زەلیلکە چۆ تۆڵێ ئەو خەڵکانەشی لێ کرد. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. ئەو خەڵکە کە زوڵمیان کرد و ئێمەش ڕۆژ ئەو ڕۆژەمان دیاری کردبوو کە ئەبێ ئەو زوڵمیان کۆتایی پێ. ئەو زوڵمە خوای گەورەیە بە سەبەبێ بۆ ئیمتیحانی ئەم خەڵکە بۆی بشزانێ ئەمانەش چەند بەرگریەکەنەوە لەو داما و مەزلومانێک کە گیراوە.